ئێرە بازاڕی دۆلارەکەی شاری سلەیمانیە. ماوەی چەند ڕۆژێکە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی لە بەرزبوونەوەدایە و بەهای دیناریش ڕووی لە دابەزینە. وتەبێژی بازاڕی دۆلارەکەی شاری سلەیمانیش ناجێگیری ئەم دوو دراوە بۆ چەند هۆکارێک دەگەڕێنێتەوە و دەڵێت بەهۆی ئەوەی بانکی ناوەندی عێراق چاودێری کارتی بانکەکان دەکات و هاوکات خستنە ڕووی دۆلاریشی بەراورد بە دوو هەفتەی ڕابردوو کەم کردوێتەوە، ئەمە ژوای کردووە بەهای دۆلار ڕووی لە بەرز بوونەوە بێت. بانکی مرکزی و بانکە بازرگانەکان بەشێک لەم کارتە ئەلکترۆنیانیانە سنووردار کردووە. ئەمەش وای کردەوە بە جۆرێک لە جۆرەکان خواستی دەرەکی دۆلار بجێزرێتەوە بەناو بازاڕەکان. ئەمەش تەسیراتێکی جدی لەسەر قدرەتی شڕایی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی دروست کرد. بانکی مرکزیەوە تقریباً زیاتر لە 10 ڕۆژێکە خستنە ڕووی دۆلاری بە نیسبەتێکی بەرچاو کەم کردوێتەوە بە بەراو لەگەڵ هەفتەکانی پێشووترا. بۆ بەشێکی تریش ئەتوانین بڵین ناڕاستە خۆ ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانی ژەمە خۆی بۆ خۆی تا ئاسێک تاسیراتی لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلار دروست کرد. لە دوای جەژنی ڕەمەزانەوە زوومەکان لەسەرەوە بوو کە حکوومەتی عێراقی کۆتا دانیشتنی خۆی بکا و میزانێ تەسبیت بکات، بەڵام تا ئیساتێ ئەمە نەکراوە. ئەمە یەکێک لە هۆکارەکانە، پێم وایە سەرقاڵەیەکی بانکی ناوەندی و حکوومەتی عێراقی دیارە بەم ئیشەوە. ئێرەش بازاڕی ئاڵوگۆڕی دراوی شاری هەولێرە. ناجێگیری بەهای دینار و دۆلار بەرامبەر بە یەکتر کاریگەری کردوتە سەر بازار. زۆرجار بڕیاری سیاسی، بڕیاری لە ناکاوی ئیداری، سیاسەتی دراوی نەقدی بانکی مرکزی ئەوانە کاریگەریان زۆر دەبێت. مامۆستایەکی زانکۆش دەڵێت بەشێک لە بازرگانان و هاوڵاتیان هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی بەهای دۆلارن بەرامبەر بە دیناری عێراقی و دەژڵێت ئەگەر ڕۆژانە بانکی ناوەندی 250 ملیۆن دۆلار بخاتە بازارەوە، ئەوە بەهای دینار بەرز دەبێتەوە. کرێ بازرگانان ناچن پرۆپۆزڵ تەقدیم کەن لەڕێی بانکە بازرگانەکەن بۆی دۆلاری زۆریان دەستکەوێت 10 ملیۆن دلار و 5 ملیۆن دلار دەستکەوێت. ئیش حاڵەتەکە بەڕاستی سایکۆلۆجیە. خەڵک ئامادە نیە بە شێوەیەکی قانونی پارە تحویل کات بۆ دەرەوەی وڵات کە 135 شەکەوێت 132 3000 عملیات 135 شەکەوێت. تا ئێستا بازرگانان یعنی ئەتوانن بڵێم لە ساڵ شتەی بازرگانان هێشتا بە حواڵەی ناڕەسمی مثلا بڵین بازرگانی ئەەکەن بە حواڵی ڕسمی نایکەن. بانکی مرکزی بە هەج ڕێگەیەک بێ لە ڕێگەکان بتوانێت ڕۆژانە 250 ملیۆن دلار نەک یەک ڕۆژ دوو ڕۆژ ڕۆژانە ئەبێ بەلایانی کەمەوە 250 ملیۆن دلار بۆ ماوەی مانگای بخاتە بازارە بۆی کە دلار یعنی 100 دلار بێ بە 135,000 و 136 و 137 و 134 لەو دەوروبەرەیە. ئەگەرچی لە چەند مانگی ڕابردوودا بانکی ناوەندی عێراق بەهای 100 دۆلاری بە 132,000 دینار جێگیر کرد و هاوکات چەندین جاریش تاکیدی کردوێتەوە کە بەردەوام دەبن لەسەر بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی، هاوڵاتیان چاوەڕوان بوون لە دوای مانگی ڕەمەزانەوە بەهای دینار بەرز ببێتەوە، بەڵام بە پێچەوانەوە بەهاکەی دابەزی شارەزایانیش پێیان وایە تا پەسەندکردنی بودجەی عێراق بەم جۆرە دەمێنێتەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.